بسم الله والحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله عليه وسلم. لأبو ذر غفاري وخواي قورلي رازي بيت دقير توا لبيغمبر صلى الله عليه وسلم اوش دقير توا لپروردگاري قورو بالا دست كده فرمي اي بندكانم بيقمان من ظلم استمم لسرخوم حرام كردوه وستم لنيواني ايوجدا حرام كردوه جا ايوج ستم ليكتر مكان اي بندكانم ايوه هموتان قمراو سرليشيواون مگر يكي كمن هدايتي بدم جا داواي هدايتم ليبكن هدايتان ددم اي بندكانم ايوه هموتان برسين مگر كسيك نبي كمن خواردنم پي بخشي بيت جا داوای خواردنم لێ بکەن منیش خواردنتان پێ دەبەخشم ئەی بەندەکانم ئێوە هەمووتان ڕووتن مەگەر ئەو کەسە نەبێ کە من بەرگم پێدا بەخشی بێت جا داوای بەرگم لێ بکەن منیش بەرگتان دەدەمێ ئەی بەندەکانم بێگومان ئێوە گوناح دەکەن بە شەو و بە ڕۆژ و منیش لە هەموو گوناهان خۆش دەبم جا داوای لێخۆشبوونم لێ بکەن منیش لێتان خۆش دەبم ئەی بەندەکانم بێگومان ئێوە ناگەنە ئەو ئاستا کە بتوانن زیان بە من بگەێنن جا زیانم پێ بگەێنن و ناگەنە ئەو ئاستا کە بتوانن سوودم پێ بگەێنن جا سوودم پێ بگەێنن ئەی بەندەکانم بێگومان ئەگەر یەکەمین کەستان و ئاخرین کەستان و ئینسان و جنۆکەکانتان هەموویان وەکو دڵی تەقوادارترین کەسی لێ بێت لە ئێوە ئەوە هیچ لە گەورەی و دەسەڵاتی من زیاد ناکە ئەی بەندەکانم بێگومان ئەگەر یەکەمین کەستان و ئاخرین کەستان و ئینسان و جنۆکەکانتان لە شوێنێکدا بوەستن جا داوام لێ بکەن منیش هەر یەک لە ئێوە چی داوایەکی لە من کردووە پێی بدەم ئەوە هیچ کەم ناکاتەوە کە لە لای من هەیە تەنها وەک ئەوە نەبێت کە دەرزیەک بخرێتە ئاوی دەریاوە دەربهێنرێت چەند لە ئاوی دەریاکە کەم دەکات هەر ئەوەندە کەم دەکات لەوەی کە لە لامە واتە هیچ کەم ناکات ئەی بەندەکانم بێگومان ئەوە کردەوەی خۆتانە بۆتان دەژمێرم لە پاشان پاداشت و سزای تەواوتان دەدەمەوە لەسەری جا هەر کەس لە ئێوە خێری بینی با سوپاسی خوا بکات و هەر کەسێکیش لە ئێوە جگەل لە خێری بینی با هەرگیز لۆمەی کەسی تر نەکات جگەل لە خۆی نەبێ وصلى الله على نبينا محمد صلى الله عليه وسلم.